أيامك دياش خايجي وسوف شاری سلێمانی دەکەوێتە نێوان هێڵی پانی 34 بۆ 36 پلە لەسەر هێڵی کەمەرە و هێڵی درێژی 45 بۆ 46 پلە لە ڕۆژهەڵاتی هێڵی گرنوێجی گۆیزەویەوە، واتە دەکەوێتە نێوان باشووری ڕۆژاوای کیشوەری ئاسیا و ڕۆژهەڵاتی کوردستانی باشوورەوە. سلێمانی لە باکووری ڕۆژهەڵاتەوە بە زنجیرە شاخی ئەزمەر 1600 مەتر، گۆیژە 1525 مەتر و قەیوان دەورە دراوە. لە باشووریشەوە بە چیای بەرانان 1373 مەتر و لە ڕۆژهەڵاتیشەوە دەشتی شارە زوور دەست پێ دەکات کە درێژەکەی 45 کیلۆمەتر و پانیەکەی 15 کیلۆمەترە. لە ڕۆژاواشەوە شاخی تاسلوجا گەماروی داوە. شاری سلێمانی 853 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. ئاو هەواکەی بە دەریای ناوەڕاستەوە کاریگەرە و لە زستاندا سارد و بارانەویە، هاوینیشی وشک و گەرم و بێبارانە. جیاوازێکی زۆریش لە نێوان پلەکانی گەرمای شەو ڕۆژ و وەرزەکانی ساڵدا بەدی دەکرێت. بەپێی ئەو سەرچاوە مێژوانی کە لە بەردەستدایە مێژووی دروستبوونی شاری سلێمانی بۆ با بڵێن 200 و غوردەیەک دەگەڕێتەوە چەند ساڵێک بۆ یعنی بڵێن بۆ 200 ساڵ و 200 ئەوەنە ساڵە ئەگەڕێتەوە کە ئەمە مێژوێکی ئەگەر لە چاو مێژووی شارانی کەی دنیادا بەراوردی بکەین مێژوێکی زۆر دوور نییە. هەر بۆیە بۆ ساختکردنەوەی پێشینەی پێش دروستبوونی شارەکە کە ئەم ناوچەیەتی بووە ناچاریم گەڕێنەوە بۆ سەرچاوە مێژوویەکان. بۆ ئەمەش خاڵێک کە لە ناوچەکەدا کە تۆ وەریەگری لە هەر شوێنەکە ئەگەڕیتەوە بۆ ئاسەوار بێ یا بۆ بوونی ناونیشان و ئەدرسێک بێت، بۆ بوونی ڕێگە و مەکانێک بێت کە لەو ناوچەیەوە بوونی هەبووە. نزیکترین شوێنێک کە لە سەرچاوە مێژوویەکانە بۆ سەبارەت بە سلێمانی باسی کرابێ دەربەندی بازیانە. دەربەندی بازیان شوێنێکە 52 کیلۆمەتر ڕۆژئاوای شاری سلێمانیە، 52 بۆ 54 کیلۆمەترێکی ڕۆژاوی شاری سلێمانیە. مێژوویەکی با بڵێن لە سەرچاوە مێژوویەکاندا بە گرنگی باسی کراوە بۆ لەبەرەوەی دەرگایەکە لە ئەو دیۆ ناوچەی گەرمیانە کە دەیتە ئەم دیۆوە بە ناوچەیەشی بەربڵاو و فراوان دەگەی کە تابعی دەشتی شارە زوورە کە خودی شاری سلێمانی لەسەر ئەم دەشتە بنیارنراوە. لەو سەرچاوە مێژوانەی کە هاتووە با بڵێن ئاشور ناسربانی پاڵە کە لە پێش زایندا کاتێک کە هاتووە بە دەربەندی بازیانە تێپەڕیوە بەم ناوچەی ڕۆ سلێمانی و دەشتی شارە زوور هاتووە. بۆیە زۆر بە گرنگی باسی ئەم دەربەنەوە ئەم ناوچە گرنگەی دەشتی شارە زوور کە سلێمانی لەسەر بنیارنراوە باس دەکات. هەتا لایەکێک لە سەرچاوەکان کە لە میلی سەرکەوتنی نوێی خۆیدا نووسیوێتەوە کە هێشێکە لەو تاتە نووسانەی کە
با بڵێن ئاشور ناسربانی پاڵ نووسیوێتەوە باس دەوەدا کاتێکە بە سەرکەوتن بەسەر لۆلۆیی و گۆتیەکانەوە بزات بەسەر لۆلۆیەکانەوە بە وڵات و مەملەکەتی لۆلۆیەکان تێپەڕیم 25 شاری لۆلۆیەکانم داگیر کرد. یعنی ئەمە بۆ خۆی ئاماژەیە کە ناشێ ئەم ناوچەیە ئاوەدانی تێدا نەبوو بێ کاتێکیش کە ئاوەدانی تێدا بووە تێدا نەبوو بێت چۆن کەسێکی وەکو ئاشور ناسربانی پاڵ لە میلی سەرکەوتنی نوێی خۆدا ئاماژە بە 25 شاردا لەم ناوچەیە ئەشێ ئەمە بمانگەێنێتە ئەو ڕاستەی کە سلێمانی لەسەر دار و پەردوو کەلاوەی شارێکی کە بنیاد نرابێ. دیارە لە هیچ بەڵگەنامەیەکی عوسمانی فەرمی باسیەوە نەکراوە مەسەڵەن ئیبراهیم پاشا پایتەختی لە قەڵات چۆلانەوە گواستۆتەوە بۆ سلێمانی یعنی بەڵگەی عوسمانی ئەم پشتڕاز نەکردەوە ماوە تۆ ئێمە ئەبێت چی بگەڕین لەو دەستنووس و لەو بەڵگەنامەی کەوا لە مزگەوتی سلێمانی و لەمانە بوو یان ئەو دەستنووسانەی وا لە قەڵات چۆلان و لە سلێمانی نووسراون لەلایەن هەندێک کەسی هاوچەرخەوە بۆ چوونەکان هەندێک بۆ چوون هەیە لەوانەیە وانە بێ مەسەڵەن یاسینی عومەری کتێبێکی خەڵکی مووسڵە غایەت المەرام في تاریخ بەغداد مەدینەة السەلام ئەڵێ محمود پاشا لە ساڵی 1996 سلێمانی ئاوەدان کردوتەوە دیارە ئەمە مەبەستی ئەوەیە محمود پاشا هات ئەوەیشی دروست کرد خانوویەکی دروست کرد لە نزیک گوندی مەڵکەندی مەبەستی ئەوەیە ئەوە ئاوەدانکردنەوەی سلێمانی نییە مێژونووسێکی تر هێنە ناسراوە ئەویش مووسڵیە هەر لەوانەیە هەر یاسین عومەری بێ بەس لەوێ هاتووە مێژونووسی نەناسرا و بەس شێوازی بە شێوازی عومەریە کە یاسینی عومەری ئەڵێ سلێمان پاشا والی بەغدا پاش شکاندنی محمود پاشا شاری سلێمانی ئەوەدان کرد بناوی خۆی ناونا ئەمەش باوەڕ ناکەم ئەوەندە لە ڕاستیوە نزیک بێ چونکە ئەو مێژونووسە خۆی خەڵکی مووسڵە و دیارە زۆر دروست ورد نیە لەم بۆچوونەی بەس ئەو بۆچوونەی کە زیاتر باوە و کە زیاتر لە ڕاستیەوە نزیکە دوو بۆ چوونە ساڵی 1999 ساڵی 1200 بابینە سەر ساڵی 1999 مەلایەک سلێمانی مەلا ڕەسوڵ لە پەراوێزی قورئانێکە نووسیوێتی کوڕێکم بوو لە ساڵی 1999 لەو ساڵەی وا ئیبراهیم پاشا لە قەڵات چۆلانەوە هات بۆ گوندی مەڵکەندی گواستیەوە بۆ گوندی مەڵکەندی نەیگوتووە بنیادنانی سلێمانی هات بۆ گوندی مەڵکەندی دوو ڕەنجووری مەلا عومەری ڕەنجووری خەڵکی کەرکووکە زۆر لە شعرەکەی ستایشی ماڵباتی بابانەکە وەکو ساڵنامەیەکی داناوە لە دەستنووس ئەڵێ وێرانکردنی قەڵات چۆلان و ئاوەدانکردنەوەی سلێمانی ساڵی 1999 ئەوای نووسیوە. شاری سلێمانی لە ساڵی 1984 لەلایەن ئیبراهیم پاشای بابانەوە ئاوەدان کراوەتەوە. ئیبراهیم پاشا شارەکەی بە ناوی باوکیەوە سلێمان پاشا ناوناوە. سلێمانی جگەلەوەی دەبێتە پایتەختی میرنشینی بابان لە ئەمان کاتدا دەبێتە مەڵبەندێکی بازرگانی و ڕۆشنبیری ناوچەکەش. زاراوەی سۆرانی لە ناوچەکەدا پەرە دەسێنێ و دەبێتە زمانی خوێندن و نووسین بە جۆرێک کە زاراوەی گۆرانی لە ناوچەکەدا بەرەو کەمبوون و نەمان دەچێت. پاش ڕوخانی مرنشینی بابان لە ساڵی 1851 و لە ناوچوونی دەوڵەتی عوسمانی لە جەنگی جیهانی یەکەم شاری سلێمانی دەخرێتە سەر کۆماری عراقی ئەمڕۆ. یەکێکی کە لەو گەڕیدانە کە لە وەخت و ساتی خۆیان کاتێ هاتووە لەسەر شاری سلێمانی ئەنووسێ ئەو پێی وایە ساغێکی کردوتەوە لە بینی ئەکپاتان کە هەمەدانی ئێستاکە و بۆ دەربەندی بازانەڵە لەو نێوەندەدا شارێکی ئاوەدان هەبووە ناوی سێلۆنا بووە. سێلۆنا بۆیە ئەو پێی وایە ئەشێ سلێمانی لەسەر ئەو شارە کۆرنەی سێلۆنا لەوێەوە بنیاد نرابێ. هەر بۆیە کاتێکی ئەچیتەوە بە نووسینەکانی مامەسایی مێژنووس و گەورەی کورد مامەساتۆ ئەمینزەکی بەگ ئەویش ئاماژە بەوە دەدا کە ئەشێ خودی ناوی شاری سلێمانی هەر لەو سێلۆنایەوە هاتبێ ئاماژەی ئەویش بەوە داوە کە وشەکە گۆڕانکاری بەسەردا هاتبێ دواتر وشەی سلێمانی لێ بنیان نرابێ لێ هەڵی هەنجرارابێ. هەر بۆیە یەکێکی کە لەو گەڕیدانە کە هەم پیاوی ئینگلیز و
وەکو نوێنەری ئینگلیزی ژوا بۆ لە ناوچەکە کولۆدە جەیمز ڕیچ بووە. کولۆدە جەیمز ڕیچ لە ساڵی 1920دا لە سەروبەندی میرنشینی بابان و فەرمانڕەوایی میری مەحموود پاشای بابان داهاتۆتە سلێمانی. تەبان گەشتنامەیەکی نووسی لەو گەشتنامەیەدا ئاماژە بە زۆشتی شاری سلێمانی دەدا بۆ ماوەی ئەوەی کە باز دەکرێت 3 تا 4 مانگێک لە سلێمانیدا ماوەتەوە زۆر شتی سلێمانی کە ئێستا هەمان و باسی لێوەکەی نەگەڕێتەوە بۆ ئەو گەشتنامەی کە ئەو نووسیوێتەوە کە ئاماژە بۆ زۆر شتی ناو شاری سلێمانی دەدا. ئەو پێی وایە هەڵکەندنی بناغای شاری سلێمانی بێهۆ نییە کە لەوێنەدا بوو. حتمما ئەگەڕێتەوە شارێکی کۆن کە لەوێدا بوونی هەبوو لەسەر ئەو دووبارە ئەم شارە بنیاد نراوەتەوە. بۆ چوونی تر بۆ چوونێکی دی 1200 ئەمەی 1200 زیاتر ورتر و بڵێن پتر بۆ چوونەکان لەسەرێتی لەو بۆ چوونانە لە ئەوقافی سلێمانی و لە داری دەستنووس لە بەغدا دار سەدام للمەخطوطات دەستگای دەستنووسی بەغدا دەستنووسێک هەیە لە ساڵی 1813 نووسراوەتەوە، یعنی نزیکەی 25 ساڵ پاش دامەزراندنی سلێمانی. لەوێ ئەڵێ گواستنەوە لە قەڵاتچۆلانەوە بۆ سلێمانی ساڵی 1200 ئەم واتە نووسری ئەم بەڵگەیان ئەم 1200 هیجری بێگومان ئەو دەما سەردەمی عوسمانی هەموو مێژوەکان بە هیجریە. ئەمە یعنی واتە 25 ساڵ پاش دامەزراندنی سلێمانی نزیکی 25 ساڵ واتە نووسەرەکەی ئەو دەما لە ژیان بووە و ئاوەدانکردنەوەی سلێمانیشی بینیوە. ئەم بۆ چوونەش هەیە ئەمە کۆنترین بەڵگەی لەسەر 1200. پیرەمێردی نەمر لە گۆڤاری ژین لە ساڵی 1947 مەقالێکی دوورودرێژی نووسیوە ئەڵێ گواستنەوەی پایتەخت لە قەڵاتچۆلانە بۆ سلێمانی 1200. مامۆستا حەسەنی قزڵجی کتێبێکی التعریب المەساجد السلێمانیە وا بزانم غەڵەت نەبم 1938 نووسیوێتی لەوێش ئەڵێ 1200. مامۆستا مەحموود محەممەد ئەویش لە ڕۆشنبیری نوێ وتارێکی هەیە لە ساڵی هەشتاکان ئەویش دیارە شارەزای لە ئەوقافی سلێمانی بووە و زانیاریی باشیە لە سەر دەستنووسەکانی سلێمانی ئەویش ئەڵێ 1200. مامۆستا محەممەد قەریداخی بە تەلەفۆن پێی گوتم گوتی لە ناو سلێمانی ئاخفتنێک کە بوو کۆن دەڵێن شاری سلێمانی خاکەکەی بەدا تاریخی بینایی 1200. بینە سەر ئێستا بینە سەرەوەی گواستنەوەی ساڵە هیجریەکان بۆ زاینیەکان. ساڵی 1990 گریمان سلێمانی لە ساڵی 1990 دروست کراوە. ئەم ساڵە تەنها 45 ڕۆژی دەکەوێتە ساڵی 1784ەوە 310 ڕۆژ 311 ڕۆژی دەکەوێتە ساڵی 1785ەوە. لێرەوە ئەوە هاتووە ئەو 11 بۆچی هاتووە چۆنکە 11 ساڵی 1784 دەکاتە 1/1199 واتە ئەو کەسی ئەم ڕۆژەی داناوە چووە ساڵی 1999 هێناوە ڕۆژ یەکەمەکەی داناوە ڕۆژ یەکەمەکەی داناوە کە ئەم ڕۆژەش نە لەگەڵ مێژوو دەگونجێ و نە لەگەڵ وەکو بڵێ لۆژیک و نە لەگەڵ جوگرافیای سلێمانی ئەو دەما هیچ گریمان 1990 بێ ناکرێت لە یەک بوو بێ یا ناکرێت لە دەمە و زستان بوو بێ ئەو کاتەی سلێمانی ساڵ و سۆڵ و دەمە و پەڵە بووە و ڕێی تێناچێ میرێکی وەکو برایم پاشا بچێ لە دەمە و زستاندا بارەگا و ئەمانی خۆی لە قەڵاتچۆلان وێران بکا و بێ لە سلێمانی سەر لە نوێ دروستی بکاتەوە. بۆیە لە زیاتر ئەو ساڵی وا دروست کراوە ئەبێ بکەوێتە هاوینەوە کە دەکەوێتە ساڵی 1785ەوە. هەتا ئەو لە قورئانەکەش وەکو باسم کرد ئەڵێ ئەم مناڵەمان بوو لە مانگی شەعبانی ساڵی 1990 مانگی شەعبانی 1990 بەرامبەر مانگی 6 1785 ینی لەوێش هەر 85 ئەگرێتەوە.
بەر لەوەی بنەماڵەی بابانیەکان بیر لە دروستکردنی شاری سلێمانی بکەنەوە، ئیمارەتەکەیان لە گوندی قەڵاچوالان بوو. لەگەڵ بەرفراوانبوونی ئیمارەتەکە جموجوڵی ئاوەدانکردنەوە و بنیادنانی شارستانی لە ناوچەکەدا دەستی پێکرد. لە سەردەمی فەرمانڕەوایی باباندا ململانێ و توند و تیژی لە نێوان فارسەکان و عوسمانیەکاندا هەبوو. شوێنی جوگرافیای قەڵاچوالانیش لەبەر نزیکی لە سنووری ئێرانەوە شوێنێک بوو ببووە مەترسی شەڕ و پێکدادانی نێوان لەشکری فارس و عوسمانیەکان. بۆیە هەریەکە لە نادرشا و سوڵتان مەحموودی یەکەم لە هەوڵی ئەوەدا بوون کە ئیمارەتی بابان بەلای خۆیاندا ڕابکێشن. کێشمەکێشی ناوخۆیش لە نێو بنەماڵەی بابانیەکان و ئیمارەتە کوردیەکاندا بۆ کورسی و دەسەڵات ئەوەندەی دیکە مەترسی لەسەر ناوچەکە دروست کردبوو. ئەمە ژوای کرد مەحموود پاشای بابان ساڵی 1970 زاینی بیری لەوە کردەوە کە ناوەندی بەڕێوەبردننی سیاسی لە قەڵاچوالانەوە بگوازێتەوە بۆ شوێنێکی تر. بۆیە سەرای حکوومەتی لە نزیک گوندی مەڵکەندی دروست کرد. دواتر ئیبراهیم پاشای بابان لە ساڵی 1983دا فەرمانڕەوایی ئیمارەتەکەی گرتە دەست و دەستی کرد بە دروستکردنی شاری سلێمانی تا لە ساڵی 1984دا لە دروستکردنی شاری سلێمانی کۆتایی هات. لە هەمان ساڵیشدا بابانیەکان پایتەختی ئیمارەتەکەیان گواستەوە سلێمانی. قەڵاچوالان ناو بۆ لەوێ ئەگوازرێتەوە بۆ شاری سلێمانی لە کاتێکدا کە ئێمە قسەمان لەسەر مێنشینی بابانە. مێنشینی بابان چەند وێزگەیەکی هەبووە، چەند پایتەختێکی هەبووە کە لە دارەشمانەوە دێتە بەکراوە و لە بەکراوە دێتە ماوەت و لە ماوەتەوە دێتە قەڵاچوالان و لە قەڵاچوالانیش دووبارە لە سەردەمی ئیبراهیم پاشای بابانە ئەگوازێت دێتە سلێمانی. ئەمە بۆ خۆی پرسیارێکە کە ئەشەیە کۆمەڵێک وەڵام هەڵبگرێ. بۆ نمونە کاتێک کە قسە لەسەر گواستنەوەی ئەەکەین ئەشێ قەڵاچوالان شوێنێکی بەرتەسک و تەنگەبەر بووە، مەودای فراوانبوونی کەم بووە، هەر بۆیە بیر لەوە کراوەتەوە کە شوێنێکی فراوانتر و دڵگیر و بە کەسابەتتر بێن نەکایەوە. زائیدەن پەڕگیر بووە بۆی کە هیچ کاروانێک یا سەرڕێی کاروان و قافڵەکان نەبوو کە بە ناوچەکەدا تێپەڕین ئەوەن لێ بە دەرشی شارە زور و جێگای ئێسای سلێمانیدا تێپەڕین بەرە وڵاتی هەندستان ببوون بگرە هەندستانیش بە خاچی ئێران بۆ هەندستان و پاکستان و وڵاتانش تێپەڕیون. هەر بۆیە ئەشێ ئەمە هۆکارێک ببەوەی کە ئەو ناوچەیە زۆر بەرتەسکوانە بۆ بگوازێتەوە ئێرانە لەلایەن ئیبراهیم پاشای بابانەوە. خودی ئیبراهیم پاشا لە شارێکی گەورەیەک و بەغادا منداڵی خۆی و گەنجاتی خۆی بەڕێ کردووە. کاتێک گەورە بۆ گەڕاتەوە فێری دنیای شارستانی و شارستان شاری گەورە بووە. لەبەرەوە کاتێ دێسەیری قەڵاچوالانەکە و بەراوردیەکە بە شارێکی وەکو بەغدا کە ئەوە با بڵێن ویلایەتێکی دەوڵەتی عوسمانیە و گەورەیە لە چاو ئەمەی ئەمان هیچ نییە لە چاو. لەبەرەوە بیری لەوە کرێتەوە کە قۆناغێک لە قۆناغەکان تێپەڕێنێ بەوەی کاتووە قەڵاچوالە نەگوازێتەوە و شوێنێکی بۆ دابینەکە کە لە ئەنجامی گەشتەکە بە ناو دەشتی شارە زوودا و دێتە سەرکانی ئاسکان و لەکانی ئاسکان ئەم شوێنی بەدڵا ئەچێ. بۆیە ئەو شوێنە ئەبێ یەکێک لە هۆکارەکانی هەڵبژاردننی شوێنەکە بگەڕێتەوە بۆ مەرامەی ئیبراهیم پاشاکە ویسیەتی لەسەر شێو ئەبێ لە زەینەتی شتێکی وای خۆڵقابێ کە لەسەر شێو و شکلی بەغاژ نەبێ لەو نزیک بێ کە شارێکی نوێ دروستکە ئەو بۆکە بڕیان لەسەر دروستکردنی شاری سلێمانی ئەدا. بەڵگەی تر زۆر ئەوە هەموو ئەم 1920 بەدەستەوەدا ڕیچ لە ساڵی 1920 وەکووتمان ماوەیەک چەند مانگە لە سلێمانی ماوەتەوە ئەو هێشتا مێژوەکەی دواترەخە. ئەڵێ برای دێرین وەکو پێشتر باسم کرد مەحموود مەسرەف لە سلێمانی پێی گوتم بە بیرم دێ ئیبراهیم پاشا پێش 32 ساڵ لەمە بەر شاری سلێمانی ئاوەدان کردەوە. یعنی ئەگەر 32 ساڵ بێ واتە ساڵی 1970 هێشتا دوای خستووە. من بۆ چوونی خۆمەنێ وەکو لێکدانەوەی خۆ من واتێ ئەگەم من ئیبراهیم پاشا لە ساڵی یان بڵین لە هاوینی ساڵی 1990
بەرامبەر 1970 لە قەڵاچۆلانەوە هاتووە بۆ سلێمانی هاتووەتە مەڵکەندی بەس دەستی نەکردووە بە ینی پێش ئەوەی دروستی بکە دیارە بە خۆی هاتووە چونکە ئەو بینی خۆش نەبوو لەگەڵ ئامۆزاکانی لەگەڵ ئەو شتانە دیارە ئەو کێشە و ملولانەی دەرکەوت پاشان دەنێوان عەبدوڕەحمان پاشای بابان و بڵێن ئیبراهیم پاشادا دواتر هاتووتە مەڵکەندی ئەمجا دەستی کردو بە بینادنانی شاری سلێمانی دیارە بنیادنانی شاریش ماوەیەکی زۆری ئەوێت تۆ تا مزگەوتی گەورە دروستەکەیت و هەتا قوتابخانە دروستەکەیت و لە تا بارەگای میرنشین دروستەکەی بۆیە من بەڕای من بۆ بۆچوونی من وە پێی ئەم بەڵگە و ئەم ئاماژ و ئەم زانیاریانە سلێمانی لە ساڵی 1200 کۆچی کە تقریبا نزیکەی 300 ڕۆژێکەوێتە ساڵی 1786ەوە ئەبێ ئەو ساڵە سلێمانی دابەزرابێ واتە باشترین گونجاوترین ساڵ بکرێتە ساڵی 1986 نەک 84 ئیتر ڕۆژەکە دیار نییە ڕۆژەکەش دەتوانی لێژنێک دابنێ ڕێبکەوی ڕۆژێکی لەبار هەر ڕۆژەی ساڵ دروستە هەر ڕۆژی ساڵ دروستە. لە ساڵنامەی 1955 سلێمانیدا کە لە ڕۆژنامەی ژیندا بڵاوکراوەتەوە هاتووە ئیبراهیم پاشای بابان خۆی حکومداری شاری قەڵاچۆلان بووە لەبەر ناخۆشی و تەنگی شوێنەکە و لە ترسی هێرشی دوژمن بە تایبەتیش لە نادرشای حکومداری ئێران کە گەلێ جار ویستویەتی هەڵمەت بەرێتە سەری و دەست بەسەری بکات بە ناچاری شار و شوێنی هەڵسوڕانی کاروباری وڵاتەکەی گواستۆتەوە ئەم شوێنە کە ئێستا شاری سلێمانیە. گەڕەکی گۆیژە یەکەم گەڕەکی سلێمانیە لە کۆنی و گەورەییدا بە ناوی چیای گۆیژەوە ناو نراوە لەگەڵ دروستکردنی شارەکەدا ئەم گەڕەکە دروست کراوە. سابونکەران یەکێکە لە گەڕەکە هەرە کۆنەکانی سلێمانی و هاوکات لەگەڵ دروستکردنی شارەکەدا ئەم گەڕەکە دروست کراوە. لا سەرەتاوە پیشەی دانیشتوانی ئەم گەڕەکە دروستکردنی سابوون بووە با شێوەیەکی سەرەتایی. دەرگەزێن دومین گەڕەکی کۆنی سلێمانیە. هەندێک سەرچاواڵێن دانیشتوانی یەکەمی ئەم گەڕەکە لە گەڕەکی دەرگازێن لە شاری هەمەدانەوە هاتوون. دوو گەڕەکی بچووکیش کە بریتین لە گەڕەکی سەرگوڵ و گەڕەکی کارێزی دایکی پاشا بەسراونەتەوە بە گەڕەکی دەرگەزێنەوە. جوولەکە تەبان بڵێن ئێمە لە سلێمانی کە دروست بووە ئەوەی کە هین باسیەکە مستەڕیج لە ساڵی 1920 کە هاتووە بەحسی ئەڵێ سلێمانی 2144 خانووی کوردی تایە کە کوردی موسڵمانن. باسی جوولەکە تەمان گەڕێکی خۆیان جیا بوو ئەڵێ 130 ماڵ بوون. باسی مەسیحیەکانەکە کلدانیەکان 15 ماڵ بوون 9 ماڵ بوون بەڵێ 9 ماڵ بوون. هینیش ئەرمەنیەکان 5 ماڵ بوون ئەرمەنیەکان یعنی ئەوان زۆر کەم بوون. تەبیعی جوولەکە لە پێشبوونی سلێمانیە وجودیان لە هێنا زۆر بووە لە هەڵەبجە و لە پێنجێن و لە پێنجێن بە تایبەتی لە قەراخا و ئەمانە تەبیعی کە سلێمانی بۆتە شار هاتوون و گەڕی خوان جا بووە. من تەبیعی جوولەکە لە ساڵی 50 کە ئیسقاتی جنسیە کرا لە حکوومەتی تۆفیق سویدیە سەبقەی بۆ کردی و کابرا بۆ پارە و ئەمانە تقریبا لە سلێمانیە ئەتوانم بڵێم دەوردە مابوون لە 50 کاتە تقریبا 52 نەمان ئەمانە لە بیرمێ کابراەکە بوو چەرچی و ناوی ڕەحیم بوو ئەها بۆ لای ئێمە لە ساڵی 49 ئەم بابەتانە باشم لە بیرێ هاد وردەواڵەیە فرۆشت و ئەم بابەتانە طبعا چونکە من بڵێن ئەوسا مناڵ بووم 5 ساڵمانە بووم کەمتراتوە شاروانە ئەو زامانە بێهی کەم نەدی و بەڵام ئەحواڵانم پرسیوە کە چۆن ژیاون و ژیانیان چۆن بوو ئەمانە خەڵقی سلێمانی خراپ نەبوو لەگەڵیانە یعنی ئەو قەومانی کە لە سلێمانیا ژیاون طبعا جوولەکە کە لێرە بووە وەکو کورد تەماشا کرد هەچە لە خوان ئەوان طبعا گەڕەکی خۆیان جا بوو و کاسپیشیان ئەوان کاسپی قورس بۆیان نەکرد جوولەکە مەسەلە کرێکاری حەماڵی عەرزی بە خزمەت دەکەم حتا وەستای بیناوشت و ئەمانە قەت ناکرد. ئەوان جوولەکە بە زۆری بڵێن ئاڵتونچی سلێمانی ئەوانەی ئاڵتونچیەکان زەنگەرەکان هەمویان جوولەکە بوون و
کوردی شاگردیان هەبوو یانی دوای خۆیان ئەو شاگردانیانێتر مەسەلا بڵین کە پێگەیشتن و ئەم بابەتانە هەرچی بوو ئەوای وەستاکانیان جوولەکە بوون ئیشی خۆمخانەچێتی چارە کرد خۆمخانەچێتی ئەوە بوو کە بڵین ئەو کاتە خەڵق جلی کەم بوو حەزیانەکە مەسا ڕێیانەکە هەبوو حەزێکە جلەکەی ڕەنکە مەسەلا بەتابەتێگەیەکی بڵین ئەگەر هینێکی بووایە تعزیەکی ببوایە بۆ جلی ڕەش و ئەمانە ڕەنگە توانای جلکڕین نەبێ جلێکی بووێ سوور ببێ یا سپی بووبێ ئەچون لە ئەوان بە هینانەکرد ڕێیانەکرد ئەوان دوکانی ئەوانیان هەبوو و تەبیعی شاگری کوردیشان هەبوو ئەمبانە وای هات خومخانەیە لە دوانە خەڵق لە ماڵی خۆشە بەعزێ کەسێک جلیان ڕەنگە کرد و ئەم بابەتانە شێخ ڕەزای تاڵەبانی لە شیعرێکداڵێ لەبیرم دێ سولەیمانی کە دارولمولکی بابان بوو نە مەحکومی عەجەم نە سوخرەکێشی ئالی عوسمان بوو لەبەر قاپی سەرا سەفیانە بەست شێخ و مەلا و زاهید مەتافی کەعبە بۆ ئەربابی حاجەت گردی سەیوان بوو لەبەر تابووری عەسکەر ڕێ نەبوو بۆ مەجلیسی پاشا سەدای مۆزیقە و نەققارە تا ئەیوانی کەیوان بوو درێخ بۆ ئەو زەمانە ئەو دەمە ئەو عەسرە ئەو ڕۆژە کە مەیدانی جریدبازی لە دەوری کانی ئاچکان بوو بە زەربی حەملەیە بەغدای تەسخیر کرد و تێی هەڵدا سولەیمانی زەمان ڕاستت دەوێ باوکی سولەیمان بوو عەرەب ئینکاری فەزلی ئێوە ناکەم ئەفزەڵن ئەمما سەلاحەددین کە دنیای گرت لە زومرەی کوردی بابان بوو عمومی شەهریاران و سەڵاتینی فەرەنگستان لە ڕوعبی سەتوەتی ئەو شێرەدا گشتی هەراسان بوو قبوری پڕ لە نووری ئالی بابان پڕ لە ڕەحمەت بێ کە بارانی کەفی ئیحسانیان وەک هەوری نیسان بوو کە عەبدوڵڵاه پاشا لەشکری والی سنەی شەڕ کرد ڕەزا ئەو وەختە عومری 56 تیفڵی دەبیستان بوو جیاوازی سلێمانی لە چاو شارەکانی کە ئاماژەی پێ بم ئەمەش فەزلی سلێمانی نییە وەک هەندێک لە ئەوانەی کە خەڵکی سلێمانی پێیان وایە کە شارەکە فەزلی خۆی ئەدا خەڵکی شارەکە فەزلی خۆی ئەدا بەسەر شارەکانی کە نەخێر من لای خۆم و ئاماژە بە شتێک ئەدەم کە شاری سلێمانی جیا ئەکاتەوە لە هەموو شارەکانیکەی هەر چوار پارچەی کوردستان بگرە بەشێکی زۆریش لە شارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاتێک کە ئێمە ئاماژە بە دروستبوونی شارێکە دەین بێشک هەر شارێک لە دنیادا کە دروست دەبێ ڕاستەخۆ لە شارەوە دروست وەکو شار دروست نەبووە بگرە گوندێک بۆ گوندەکە گەورە بۆ بە ناحێ و ناحێ بۆ بە قەزا و قەزا بۆ بە شارستان و شارستان دوایی بۆ بە شار بەڵام کاتێ دی قسە لەسەر ئەم خاڵەی مێژوو شاری سلێمانی دەکەی سلێمانی کە دروست بوو وەکو شار دروست بوو کاتێک کە بڕیاری دروستکردنیدا نەهاوە گوندێگا وەکو قەزایەک یا وەکو شارستانێک قسەی لەسەر بکرێ ڕاستەوخۆ وەکو شار قسەی لەسەر کرا و بەردی بناغی یەکەمیشی وەکو شاردانرا هەر بۆیە کە دروست بوو لەسەر ئەو پرانسیبانە دروست بوو کە و لەسەر ئەو بنیادانە دروست بوو کە لە شارێکی مۆدرن و شارێکی ئەوەی ئەو سەردەمەدا ئەمە بەسم مۆدرنی ئێستا ناڵێم بوونی هەبووە ئەو خەسڵەتانەی کە ئەبێ لە شارێکدا هەبێ بۆ ئەو دەمە لە شاری سلێمانیدا هەبووە بۆ نمونە شارێکی وەکو بەغدا شارێکی گەورە و پایتەختی دەوڵەتی عەباسی بوو لە ساڵی 1945 لەلایەن ئەبوو جەعفەری مەنسوور ئاوادان کراوەتەوە ڕۆژیان دانەناوە تۆ لە دانانی مێژوویەک بۆ بنیادنان و ئاوادانکردنەوەی شارێک ڕۆژ چ ڕۆژیدا بنەی دروست نییە چونکە بە ڕۆژی دروست ناکرێ بەس دەتوانی تۆ لێژنەیەک هەندێک کەسی ڕۆژێکی گونجاو لەبار
دابنرێی و ڕۆژەکەش باشتر وایە بەهار و هاوین بێ نەک مەسەڵەن پاییز و بڵێن زستان ئەو کاتە ئەو ڕۆژە گونجاو نابێ خۆی کێشە ساڵەکە گرنگە ڕۆژ کێشە نییە ساڵی 1986 بەڕای من ساڵێکی زۆر گونجاو لەبارە و نەگونجاو هەر بخۆی داتا و بەڵگە و ئاماژە مێژوەکانی شەر زیاتر جەخ لەسەر ئەو ساڵاکەن بەس نازانم من نازانم چێە ئەم 14 داناوە من هیچ دیار نییە چی کردووە بەس من ئەوەندە ئەزانم هۆیەکەی ئەزانم بەس نازانم چێ ئەم 14 وەکو گوتم ئەوەیە ئەکاتە یعنی چوە ساڵی 1990 هێنا 1990 هێناوە ڕۆژی یەکەمی داناوە یەکی محەڕەمی ئەو ساڵە تۆ با گریمان 99 بۆ ڕۆژی یەکەمەیانی ئەوە دانراوە بڵێ هەبووە ڕەنگە بڵین ئەزیێتیان نابێتن تا هەبوو خەڵق هەبوو بەڵام نەک بە زۆری مەسەلا بڵین ڕەنگە عەرەب خراپ بێت لەگەڵیانە خراپ بێت ئەوەی ساڵی چلوێک مەشهورە کە کوشتارێکی چیان لەکردن لە سوڵتی چلوێک کۆم بابەتانە حاڵی بووی بەڵام کوردەواری ئێمە بەو دەرەجێ نەبوون مەسەلا بۆ نمونە بازەکەن کاگەحمەی شێخ زۆر هەتا من لە بیرم طبعا دۆسایەتی لەخوا ئەفریقا لەگەڵ هاشم حەمەی شی عەزیزی باراوی هەبوو هاشم حەمەی موزەمبیق باوکی دکتۆر حوسێن دۆسایەتیمان هەبوو ئەو ئەیگێڕاوە ئەیگوو باپیرەم گێڕاوێت یعنی لە زمانی باوکم ئەیگوو باپیرم طبعا لە زمانی کاگەحمە وجودی بووەوانە توتی کاگەحمە بە دەرەجێ مراعاتی کردوون بین کاگەحمە سەفەری کردووە بۆ بە پێ بڵێن بە وڵاغ چوو بێ درێژ عەبدوڵایەکی لەگەڵا بووە بوریدی خۆی بووە بۆ نۆدیە خۆی تەبان لە نۆدێ لەدایک بووە ئەوسا لە ڕێی گۆژەوە ڕۆشتون ڕێی گۆژە تا شستەکانی شەرما بۆ ڕێی گۆژەکە بوو ڕێی وڵاغ خۆم بابەتانەکە مانە بۆ ئەو دیو بۆ دیوی ئەڵێ کاگەحمە ڕۆحم بە قوربانی بێ ئەچێ بۆ ئەو سەفەرە درێژ عەبدوڵای لەگەڵا بێ تەماشاکە کابرای بە هەڵەداوان بانکە کاگەحمەی شێخ یا شێخ بە قوربانە بم بەڵکو بوەستی ئەمانە ئەویش ئەوەت ئەڵێ عەبدوڵا درێژ عەبدوڵا ئەوە چییە کابراکەیت ئەڵێ قوربان من جوولەکەم فڵان کەسێ جوولەکەم لەگەڵ خێزانەکەمە ناکۆچیمان بووە لێم عاجز بووە توێتی تا بە خزمەتی کاگەحمە نەگەم ئەو تەشریفی بە خزمەتی ئەو نەگەم و ئەو نەفەرمێکەوە لەگەڵ مێدەکە تا ڕێبکەوە لەگەڵ تا ڕێ ناکەم جا هاتووم ئەڵێ ئەویش دەرێژ عەبدوڵا با بگەڕێنەوە ئەگەڕێنەوە ئەڵێیت تا ڕێکیانە خەڵ ئەمجا ئەگەڕ یعنی ئەمە کەم نییە کانیاسکان کە ئێستا لە ناو جەرگەی شاری سلێمانیدایە کاتی خۆی سنووری باکوور و باکووری خۆراوای سلێمانی بووە ئەم گەڕەکە ناوچەکانی شێخان و بازاڕە بچکۆلە و گەڕێکی ژاڵەبیەکان دەگرێتەوە بە ناوەکەشیا دیارەکە کاتی خۆی ئاسکە کێوی زۆری تێدا بووە و لا نزیک کانیەکەی ئەو ناوچەیەدا بینراون گەڕێکی سەرشەقام لە خواروی شاری سلێمانیە و شەقامەکەی سەرشەقام لە گەڕەکەکانی تری جاکاتەوە کاروانی قەڵاچوالان بۆ بەغدا بە گەلی سەرگرمەدا تێپەڕیون بۆ یەکە ناونراوە گەڕێکی سەرشەقام گەڕەکەکانی هونەرمەندان و شیوی قازی لەسەر ئەم گەڕەکەن کاتە ئیبراهیم پاشایوێتی شارەکە دروستکە بیر لە هێنانی کۆمەڵە خەڵکانە دەکاتەوە بۆی لەم شارەدا بیان کا بە دانیشتوانی ئەم شارە هەر بۆیە لە ڕێگەی نامە و لە ڕێگەی ئەوەوە داوە لە کۆمەڵێک لە هەموو بنەماڵە یا لە هەموو دەستڕۆشتەکانی ناوچەکانی کوردستانە چوار پارچە دەکات کە خەڵکی بۆ بنێرن لە خەڵکی پیاماقوڵ لە خەڵکی دەستڕێنین لە ئەو داوای خەڵک ئەکا بەڵام ئاماژە نادا بۆی کە فڵانم نایە و فڵانم ئەوێ ئەوە نییە بەڵام من بە نمونەیەک ئەمەد بۆ سەلمێنم کاتێک کە تۆ پیاوێک ڕێزت لێ ئێنێ بۆ ئێوارە میوانداری دەکات دەڵێ گەر خۆشت بۆ نەکراچێ لە کوڕەکانت بنێرە بێشک ئەگەر تۆ دوو کوڕە دەبێکیان ڕووی مەجلیسی هەبوویان ڕووی مەجلیسی نەبێ بێشک بۆی میوانداریەکە ڕێزان لە تۆ ناوە بێشک دیارەکە تۆ ئەو کوڕی کە ڕووی مەجلیسی هەیە ئەینێری هەر بۆیە کاتێک لاوە لەم بنە ماڵە گەورانی کورتکراوە لەلاەن پیاوێکی گەورەی میری مێرنشینی بابانی وەکو ئیبراهیم پاشاوە معلومە داوای لە هەر کەسێکت بێ کام ماڵە ئەنێرێ چێ ئەنێرێ بۆ ئەوی لەسەری نەکەوێ بۆ ئەوی بە یەکێک لە
دیوەکانە ببێ بە مایستایش بۆ ئەو هەر بۆی خەڵکی دەزڕنینیان نردووە خەڵکی خوێنەواریان نردووە خەڵکی خاوەن سەلیقەیان نردووە لە کۆی هەموو ئەمانە کە تۆ تەماشاکەی لە با بڵێن لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە لە کوردستانی باکوورەوە بڵم لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ناوچەکانی بەغداد و مووسڵۆمانە لە کۆمەڵک لە ئەم شوێنانەوە خەڵک هاتووە ئەم خەڵکانە لێرانەدا گیرساونەتەوە و لەناو ئەم شارەدا لە بۆتەی ئەم شارەدا بوون بە بەشێک لە خەڵکی ئەم شارەکە کەوابێ حوزورێک کە لە سلێمانیدا ئەیبینی کە بریتە لە حوزوری بزۆزی بریتە لە مەسلەی ڕووناک بیری لە مەسلەی سەقافەت و شارستانی بوون لە مەسلەی کەلتور و ڕۆشنگەری یەکێک لە هۆکارەکان یەگەڕێتەوە بۆی کە لە خەڵکی هەمە جۆری ئەوەی تێدایە کە ئەم خەڵکە هەمە جۆرە هەر یەکەیان لە وڵات و مەملەکەتێکەواتن بە نمونە ئەگەر قسەکەمان دەوڵەمەند با بڵێن نمونونەکەمان دەوڵەمەند بکەین خودی ناوهێنانی هەندێک لە گەڕەکان لە سلێمانی بۆ نمونە گەڕەکی دەرگەزیێن خودی گەڕەکی دەرگەزیێن لە بنەماڵەیەکی ناوچەی هەمەدانەوە هاتووە کە ئەم بنەماڵەیە لە کاتی هاتنیان بۆ سلێمانی کە بنەماڵێکی ناودار بوون لەگەڵ خۆیانە دەرگای ئەبێ مزگەوتیان بوو بێ یا ئەبێ کاروانسەراکی گەورەیانە بێ بازارێکیانە بێ دەرگای شوێن و مەکینەکەی خۆیان لەوەی هێناوە پێ گوایە دەسەکەی زیێڕین بووە بۆیە بناناوە دەرگازیێڕین ئەو دەرگیان هێناوە لێرانە لە ئیشی خوانە لە ماڵە کاروانسەرای خوانە کە دەپرسیاکەوە بەکاران بۆ هەر بۆ وڵندە گازیێڕین دەرگەزیێن گەڕێکی دەرگەزیێنی سلێمانی ناوەکەی لەوەوە هاتووە. گەڕێکی جوولەکەکان لە باشووری خۆراوای سلێمانی جوولەکەکان سەرەتا لە قەڵاچوالانەوە هاتوونەتە ئەم گەڕەکە و با پیشەی خۆمچێتی سەرقاڵ بوون بەڵام لە دواییدا کاروباری بازرگانی کوتاڵفرۆشی و ئەتاری و زەرەنگەری و گەلێک ئیشی جۆرا و جۆری تریان گرتوۆتە دەست دوای دروستبوونی ئیسرائیل و بە تەواوەتی لە ساڵی 1950 زۆربەیان سلێمانیان جێهێشت. گەڕێکی سەرچیمەن کە قاوەخانەی سەرچیمەنیشی پێوترێ یەکێکە لە گەڕەکە هەرە کۆنەکانی شار و کەوتۆتە نێوان دەرگەزێن و سابونکەران و گاوران. شێوازە کەلتوریەکەی خانووە دێرینەکانی ئەو گەڕەکە هەندێکیان هێشتا ماون کە پێویستە لایەنە بەرپرسەکان کار بۆ پاراستن و نۆژەنکردنەوەیان بکەن. ناوی سەرچیمەن لەوەوە هاتووە کە چیمەن و مێرگ و مێرگوزاری تێدا بووە. ناوی قاوەخانەکەش ئاماژەیە بەو قاوەخانە کۆنە مێژوویەی کە کاتی خۆی لە گەڕەکەکەدا هەبووە. خاوەنەکەی حەسەکە ڕیناو بووە و یەکێک بووە لە کەسایەتیە کۆمەڵایەتیە ناسراوەکانی شار. ئێواران پیاوماقوڵانی گەڕک دەهاتنە ئەم قاوەخانەیە و لە بۆنە ئاینی و نیشتیمانیەکانیشدا چالەکی تایبەتی تێدا ئەنجام دراوە. حەزرەتی نالی لە بەشێکی چامەکەیدا بۆ سلەیمانی ئەڵێ قوربانی تۆزی ڕێگەتم ئەی باتی خۆش مرور ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زور ئەی لوتفەکەت خەفی و هەوا خوا و هەمدەمە وەی سروەکەت بەشارەتی سەرگۆشەی حوزور ئەی هەم میزاجی ئەشکی تەڕ و گەرمی عاشقان تۆفانی دیدە و شەڕەڕی قەلبی وەک تەنور گاهێ دەبی بەڕەوح و دەکەی باوە شوێنی دڵ گاهێ دەبی بەدەم دەدەمێنی دەمی غرور مەحوی قبوڵی خاتری عاتر شەمیمتە گەردی شیمال و گێژی جەنوب و کزەی دەبور سوتا ڕەواقی خانەی سەبرم دڵ و دەروون نەیماوە غەیری گۆشەی زیکرێکی یاسەبور هەم عنانی ئاهم و هەم ڕیکابی ئەشک ڕەحمێ بەم ئاه و ئەشکە بکە هەستە بێ قوسور وەک ئاهەکەم دەوان بە هەتا خاکی کۆی یار وەک ئەشکەکەم ڕەوان بە هەتا ئاوی شیوە سوور بەو ئاوە خۆت بشۆ لە کودوراتی سەرزەمین شاد بن بە وەسڵی یەکدی کە تۆی تاهیر ئەو تەهور ئەمجا مەوەستە
تا دەگەیە عینی سەرچنار ئاوێکە پڕ لە نار و چنار و گوڵ و چنوور چەشمێکە میسلی خۆر کە لە سەد جێ بەڕۆشنی فەورانی نوری سافە لەسەر بەردی وەک بلور یا عەکسی ئاسمانە لە ئاوێنەداکەوە ئەستێرەکانی ڕابکشێن وەک شیهابی نور یا چەشمەساری خاتری پڕفەیزی عاریفە یەنبوعی نورە دابڕێژێنێ لە کێوی توور دەموت دووچاوی خۆمە ئەگەر بەکرەجۆیی ئەشک نەبوایە تیژ و بێسەمەر و گەرم و سوێر و سوور داخڵ نەبی بەعنبەری سارایی خاک و خۆڵ هەتا نەکەی بە خاکی سولەیمانی عوبور یعنی ڕیاضی ڕەوزە کە تێیدا بە چەندەمێ مشکین دەبێ بە کاکۆڵی غیلمان و زوڵفی حور خاکی میزاجی عنبەر و داری ڕەوەجی عود بەردی خەراجی گەوهەر و جۆباری عەینی نور شامی هەموو نەهار و فسوڵی هەموو بەهار تۆزی هەموو عەبیر و بوخاری هەموو بخور شارێکە عەدل و گەرمە لە جێگەیەکە خۆش و نەرم بۆ دەفعی چاوەزارە دەڵێن شاری شارە زور ئەهلێکی وەهای هەیە کە هەموو ئەهلی دانشن هەم نازمی عقودن و هەم نازری ئومور قربانی تۆزی ڕێگەتم ئەی بابی خۆش مرور ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زوور قربانی تۆزی ڕێگەتم ئەی بابی خۆش مرور ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زوور ئەی لوتفەکەت خەفی و هەوام خوا و هەمدەما وەی سێروەکەت بەشار